ڕۆژ باش تەماشەوانین هێژا بڕیاری لە سێدارەدانی تاڕق الهاشمی دوایین پێشهاتەکانی عێراق بێگومان ئەمە ناونیشانی تەوەری ئەمڕۆ بەرنامەیەوە بەرنامەیەکی خەڵکە ئەمڕۆ دادوەری دادگای باڵای تاوانەکان لە عێراقا بەبێ ئامادەبوونی تاڕق هاشمی بڕیاری لە سێدارەدان بۆ تاڕق هاشمی و بەرەوەبەری نووسینگەکەی دەرکرد کە لەسەر چەند تاوانێکی ئەم بریارە دەرکردووە لەوانە کوشتنی ژنە پارێزەر سوات ئەلخەفاجی و کوشتنی تاڵب بلاسم و ژنەکەی سوام ئیسماعیل و هەریەک لە هاشمی و ئەحمەد قەحتان بەڕێوەبەری ئۆفیسی هاشمی بە تاوانبار لە قەلەمدا و بڕیاری سزای لە سێدارەدان بە هاڵاوی سن تا مردن بەسەریاندا سەپاند بێگومان کریزەی تاڕق هاشمی ئانکو قەیرانی تاڕق هاشمی ئەو یەکێکە لەو کێشانەی کە تا ئێستا لە عێراقا لە کۆتایی مانگی ئەم کۆتایی ساڵی ڕابردوو لە عێراقا سەرهەڵداوە تا ئێستا ئەمەشی بە یەکێکی وەکو چاودێرەکان ناڵێن یەکێکە لەو کێشانەیە کە تا ئێستا لە گۆڕاپانی سیاسی عێراقدا ڕەنگی داوەتەوە تاڕق الهاشمی بەڕێزان لە هەفتەی کانونی یەکەمی ساڵی ڕابردوو بە سەردانی شاری سلێمانی کرد و لە 19 هەمان مانگ لە چەند تەلەڤیزیۆنێکی عێراقیەوە دامپێدانی چەند پاسەوانێکی تاڕق هاشمی بڵاو کردێتەوە کە دەستیان هەیە لە کاری توندوتیژی و کوشتن و تیرۆریستی کە وەکو خۆیان ئاڵێن ئەوان هەمووی بە فەرمانی تاڕق الهاشمی بووە بێگومان تاڕق هاشمی بوو چەند مانگێک لە هەرێمی کوردستان ماوەتەوە دواتر حکوومەتی بەغدا چەندین جار هەوڵی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە تاڕق الهاشمی ڕادەستیاوان بکەن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەی ڕەت کردوتەوە فترێک لە سلێمانی ماوەتەوە تاڕق الهاشمی دواتر بەرەو هەولێر بەڕێکەوتووە ئەوسا بەرەو تورکیا بەڕێکەوتووە لە تورکیا شانجار سەردانی عەرەبستانی سعودی و قەتەر کردووە ئێستاش لە تورکایە و بڕیاری پۆلیسی نێودەوڵەتی ئینتەرپۆلیش هەیە بۆ گرتنی تاڕق الهاشمی تەماشەبانە نێژا کریزا پرسا تاڕق الهاشمی هەیە شوان کریزین بەرچاوکە هەیە نەهاژی لە گۆڕاپەنا سیاسی عێراقی ڕێک بەدایە بتایبەتی ئەف کریزە ئەف قەیرانە سەبەبێ پێتر کوێترکردنا قەیران و تێکچوونە پەیوەندیە بەرە هەرێما کوردستانێ و حکوومەتە نەڤەندیژی لە پێی بوو بەوێ سەدەمێ کو تاڕق الهاشمی دوو ڕۆژان بەریا کو ئەف پاسەوانینی کەسێ نێزیوی دامپێدانێنوان ئەتیرافاتێتوان لە سازیەن عێراقی بێنە بەڵافکردن کو تاڕق الهاشمی دەستێوی هەیە سەرپەرشتیکردنا چەندین مەلەف و چەندین کردیارên توندوتیژی و کوشتنê lê Iraqê Haşimî bere Ferêma Kurdistanê hat. Lêwî demê jî hikûmeta Iraqê çendîn car hewldan ku Tariq el-Haşimî li vir radestê hikûmeta Iraqê bike lê Herêma Kurdistanê ve rabist kir. Bêguman Tariq el-Haşimî yekê serkirdên diyarên Erebên Sunne li Iraqê pêştir serokê Hizba İslamiya Iraqê bûye niha jî yekê serkirdên diyarên lîsta Iraqiyê ke duhem lîste di helbijartinan da serketin li Parlemana Iraqê bi destînay bêguman niha jî ki bawekî fermî cêgirê serkomarê Iraqê îrojî dadwer anko dozgerê dadgeha bilanda Iraqê sizeye bi dervekirînê bû Tariq el-Haşimî derkir gelo ev hemû kirîz û pêşhat e li Iraqê ev jî heya çandê wê kirîza Iraqê kurtir bike û rewşê pêtir alûz bike bele niha jî di xizmeta wergîtina peywendiyê nû da me yekên peywendî şereheyê li şerî Silêmanî ka ekrayê fermû کاتتان باش هەموو کاتێک بەنسبەت عێراقەوە کە ئێمە لەگەڵیان ناژین چەند خەیرانەکەی لە نێوان ئێمە و بەغایە لەسەر ئەم کێشانە بەتابەتی کێشەی تاڕق هاشمی کە دوای ئەوەی هاتە هەرێم و لەلایەن ئێمەوە پارێزگاری لێکرا بەڕاستی عێراق نەک هەروە دەبێت بۆ هەمیشە وا دەبێت چونکە هیچ کاتێک دراوسەکانمان بە ئەو کەسێک کە لە ژێر دەستیشی داین هەرگیز سوودی ئێمەی نەویستووە بەداخۆت گەرە هەمیشە لە شاری سلێمانی بەڵێ ئەم کاتۆ باش هەموو کاتێکی لەبارەی تۆری ئەمڕۆتانەوە من هیچ قسەیەکم نییە ئەگەر کرێت لەبارەی تۆرێکیکەوە ڕێگەم پێ قسە بکەم فەرمای کرد بە کورتی زۆر باشە بەلای منەوە مای سەرمەزاریە بۆ ئەم حکومەتی ئێمە کە تازە بە تازە مەطعەمەکان ئەگەڕێت با بڵێن ئەو مەطعەمانەی کە خواردنی ئەکسپایر و یاخود خواردنی خراپ بەکار ئەهێنن و دوای ئەوەش سزاکانیان هەموو سزا قورسەکانی ئەو کە هیچ سزاکانی ئەو مەطعەمانە کە ئەیان تەنها داخستنیەتی 3 ڕۆژ دالافیتەوە باشە ئەوەکەی سزایە ئەگەر یەکێکی فەقیر و هەژار بووایە 100 جار ئەیان هێنایە سەر تیڤی و ئەیانە بە مەحکەمە و مەحکەمەکاریان ئەکرد ئەی باشە بۆچی دەموچاوی ئەو کەسانە پیشان نایە بۆ خاوەن ئەو مەطعەمانە پیشان نایەن کە تازە بە تازە ئەگەڕێن لە هەمان کاتیشا کە هەموو ئینسانێکیان لەناو بێر خەڵک نەما بە نەخۆشی و بە خواردنی ئێکسپایر
گیانی خۆی لە دەستنەیە و بەڵێ. هیواداریشم تەنها ئەو مەطعەمانە نەبێت بە سوپەرمارکێتەکان یاخود با بڵێن ئەو دوکان نارانی لاکۆڵان بە گەڕانیش بۆ ئەوانە بەردەوام بێت باوەڕکە ئەگەر بگەڕێن بەناو بازارە یاخود بەناو شاری سلێمانیە بە باوەڕی من یەکسان خواردن نامێنێتەوە چونکە هەمووی ئێکسپایرە هەمووی کوالیتی کۆنتڕۆڵی بەڵێ میشەخان بەڵێ بەڵێ سپاس بەڕێزان ئەگەر لەسەر تەوەرەکە بکرێت لەبەرەوە لە ڕۆژانی داهات و بێگومان تەوەری ترمانە بێت لەسەر پێشاتەکان بە تایبەتی لە هەموو ئاراسەکانە خورشید لە زومار بەڵێ کای خورشید السلام عليكم. عليكم السلام. برای بوتی دوزی گوی بوتی پیش مرگی دوزی گوی تشی و نودی زیاد تیجوری کردن بوتی که مسئله یا کای خورشید نکات الزمار طاغی قالوا نکات الزماری. پیش مرگی چیزی که دونی نه بلا بوتی پیش مرگی چیزی که پیش مرگی تحدث بده نخواشید بده. کای خورشید اگه دنگی تلویزیون خواهی کیم کی؟ کای خورشید؟ ئەحمەد لە شاری هەولێرەوە کاک ئەحمەد فەرموو. سوا برام دەستخۆشتان دەکەم تۆرە زۆر سپاس. بەڕاستی بەنسبەت تارق هاشمی پێم وایە سەبەبەک هەیە ینی ئەگەر ئینسانێک دەستی لەو کارە نەگرتن چۆن هەڵدێم دەستە پێش محکەمە بەڵام دنیامەوەی کە دەستی هەیە لەو کردەوانەی کە کرا لە شاری بەغدا بێگومانیش پێم وایە کوردیش لێرەدا کوردی لێرەدا زەوی کرد ئەمەش بۆی ئەوەی بوو کە هاتە هەرێمی کوردستان و کێشەش کە زیاد بوو بێزگە لەو کێشانە کە کورتهشتی. بەڵێ سپاس بۆ سەرنجی تۆش ڕێباس لە شاری سلێمانیەوە کاک ڕێباس فەرموو. ئەبا قوربان سەرچاوم چاکی بەساقە سەعەتی باشە زۆر سپاس. کاکە گیان منیش هاوڕام لەگەڵ ئەو برادەرەی پێشخۆمە ئەو کابرایە دەستی هەیە لەو کارە تیرۆریستیانە بەڵام زۆر بەداخەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو هاتە سلێمانی هاتە هەولێر بۆ ئەم کێسەشیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد تەسلیمی حکوومەتی بەغایان نەکردەوانێ و کابراایەکە لە خۆیان نەچی لێکن با لێ بکەن خواگەر یەکێک لە برادەرەکانی کۆمەڵی ئێران بووە یا پارتی یا دیموکراتی ئێران بووە یا لە برادەرەکانی کوردستانی تورکیا بووە زۆر بە ئاسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیگرت و تەسلیمی وڵاتەکەی کردەوە چی لێکابان لێ بکە ئیدانام کردایە نەیکردایە مهمەوە بوو کورد بوو لە ناو بچێ بەڵام بۆ کابرا عەرەبەیان تەسلیم نەکردەوە بە حکوومەتی عێراقی بە مالکی و چی لێکا بە لێ بکە ئەوە دادگا ئەوەی ئاسا سەروەرە بەڵێ با بڕا بەڕێی کاری خۆی و ئیتر بۆچی ئەم کێسەیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست کرد ئەم قەیرانەی کە دروست بوو لەوە دروست بوو. بەڵێ کاک ڕێباس سپاس بۆ سەرنجی تۆش کەویار لە چەمچەماڵەوە بەڵێ ێوارە باش باشتر. وڵی بەنسبەت دەورەکەتەوە زۆرجان دەستخۆشی لێکەم کاکار ئەوە ڕیان نەدایە سەرۆکەکان بە تایبەتی سەرۆک مامجەلا ڕێی نەدایە بەو هاشمی کە بێتە هەرێمی کوردستانەوە بە ڕێشی نەدایە بە ئەو شوێنانەی کە بە تایبەتی بچوا بۆ تورکیا ئەوە یەکەم دادەستی بەسەریا بکردایە چونکارە تیرۆریستەکان هەر ئەوانن ئەیکەن ئەو نوری مالی دەستخۆشی بەنامەکەشی لەگەم کاک ئەکات بەرنمەیەک ئەگەر پێشکەشکی لەسەر بەرزبوونەوەی نرخی شتومەک لە بازاڕەکانە و تایبەتیش ئەو تەلەبانەی ئەم ساڵ خوێندنیان تەواو کردووەکە لەسەر زەیموحەد بە تایبەتی دلی وا هەیە زۆر زۆر ناشرینە ماڵی وایە 5 تەلەبە 6 تەلەبەی هەیە کەچی بۆی هەر تەلەبەیەک و جلێکی بۆ ئەکرێ ماقوڵ نییە کاریوادارم بەرنامەیە لەسەر بەڵێ سەرنجی تۆ لە بەرچاوی گەین سوپاس پەیوەندێکت مەولود لە دووبس کاک مەولود فەرموو کاکە پێشنیارێکمانەیە لە خزمەتدا خزمەت لەمەوە لە هەموو دەور و زمانەکە لە هەموو یاساکدا بە ئینسانێکە سولفەی ئاکاری ڕاتی لە دەوری خۆشیدا ئەو ئینسانەکە مرد هەموو کەسێک دەستی خۆی لێ دەشوە کە مرتەوە ئێستا لێناو حکوومەتیمە کە کابرایە کە دەژمنی ئێمە دەستی لێناوشێن سولفەکەی لە منداڵەکانی دەژگەرێتەوە ئایا کەینەوە ڕاستە کەین یاسایە ئەوە ئەو چۆنانی ئەگەر زیاتر ڕوون بکەیتەوە مەبەستە چییە؟ مەبەستمانەوەی کابرای ئاکاری ڕادەشێشی ئاکاری ئەلو بەڵێ بەڵێ کاک مەولود ئینسان ئاکاری ڕادەچێشی کە ئەو ئاکاری خانەکەی پێدەکە ئەو کابرایە کە بمریدن ئاکارەکە لە منداڵەکانی دەستینەوە ئایا لە چ کاڵ موسیقی لە چی زەمانەکەەوە بووە دەرگم ئەوە لە ناوچە ئێوەدا هەیە ئەم کێشەیە لە هەولێر بە کاملی هەموو جێکان لە ساڵی 2012 شتا قراری پێ دەرچووە
بەڵێ کاکی مەولۆتی هیوادارینەوە پرسی تواڵی شوێنی پەیوەنددار جێلێ بێ بووە ڕەوشەکە سەرتیب لە چەمچەماڵەوە بەڵێ کای سەرتیب کاتت باش کاکە کارچۆنی هەموو کاتێکی سوپاس برای بەڕێزم ئێمە ڕۆژانە ئەو تەوەلەی کە لەلایەنەوە فەخشەکرێ و ئێمەش پەیوەندیەکەین و قسەی لەسەرەکەین با بە تایبەت و قسە لەسەر تەوەرەکە بکەین و وەشتەکانی شتێکەڵ نەکەین پێم باشە لەسەر تەوەرەکە بەڵێ تەوەلەکە ئەمڕۆ بڕیاری لە سێدارەدانی بەڕێ سارق هاشمی بە شێوەیەکی غیابی دراوە جارێ ئێمە لە سەتانەوتمان کە پەیوەندی ئەەکەن هیچ شارەزایەکمان لە بواری ئێستا و مۆرافعات و کاتی محاکمان نییە بمانێ خومان بکەین بە پسپۆڕ و بە مامۆسای قانون و دکتۆرە لەو بوارەیە قسە بکەین یەکەم کەس خۆم ئەگەر هەرچیک بێم تەجاوزە بۆ سەر شخصێتی خۆم و تەوەرەکەش لەبەر ئەوەی من دەرسی خەڕیجی کولیە قانون نیم دکتۆران نیە لە قانونە حاکم نیم دادوەر نیم هەرچێک بڕێم زیادە ئەمە تەئسیراتی هەیە بۆ سەر ئەدەبیات و شخصیاتی خۆم بەڵام لێرەدا شتێک هەیە بمانێ و نەمانەوە عێراق دوای پرۆسەی ئازادی قەرار وابوو عێراقێکی پەرلەمانی عێراقی تەوافقی عێراقێکی شەراکەت عێراقێکی هاوبەر دروست بێ ئەگەر لە حاوزێکا تارق هاشمیش بەشدار بوو بێ لە تەقینەوەکانی دەوری پەرلەمانی عێراق حەقی خۆتی لەبەرەوەی برای بەڕێزم مالیکی تا ئێستا نە احتراف بە سونەی عەرەبەکە نە احتراف بە کوردەکە نظامی مالیکی و ئەفکاری مالیکی و ئایدۆلۆژیەتی مالیکی و بیر و بۆچوونی مالیکی بەرەوشی ئەگەرێکی ئیمپراتۆرێتی صرف ئەڕا بە پشتیوانی ئێران لە قەناعەتی مالیکی و لە بەرنامەی نییە عێراقێکی پەرلەمانی دیموکراتی بە هاوبەش لەگەڵ کورد و لەگەڵ سونەیە حکوومەتێک بێت و بڕا بە هیچ لایەنێ لەم لایەنیانە بکە کە تارق هاشمی حەقی خۆیەتی دیفاع لە کوتلەی سونەی عارب بکە ئێمە شەقی خۆمانە دیفاع لە مافەن اجتماعی لە تەوەکانی خۆمان بکەین بەڕێزمەوە چەند ساڵە وەزیری دیفاع وەزیری داخلێ تەنەها پۆست خۆی بەڕێوە ئێبا خۆی جێگرە بە وەکالەتەن ئەمە کەی عێراقی تەوافقی کەی عێراقی شەراکەتە کەی عێراقی پەرلەمانیە کەی عێراقی تازەیە کەی عێراقێکە کە لە دەستورە هەموو پێکاتەکانی تیان نووسراوەتەوە ئەبێ خاوەن مافەکانی خۆیان بن ئەبێ پیشەکانی خۆیان جێبەجێکەن ئەبێ سلاح باڵێ کای سەرتیب بەڵام مالیکی بڕوای نەبەردەیە نەبە سولەی عارب هەیە من ئاڵێم لە سێدارەدانی غیابیش ئەوە هەڵەیەکی قانونیە تەجاوزە بۆ سەر قانون کە خۆی حزوری نەبێت لە بەرەڕووی محکەمە و بەڵێ بەرزان بێگومان تارق هاشمی جێگیری سەرکوماری عێراقە لە چاپەمەنیە لە ڕاگەانداندا بێگومان وەکو ڕۆژانەی و متابعەکان ڕۆژانە لەسەر ئەم حەدەسەیە لەسەر ئەم کریزە ئەم قەیرانەیە لە دوا پێشهاتەکان هەواڵ و بە دووادەچوونی ورد هەیە لەسەر ئەم پرسە تارق هاشمیش ئێستا پرۆسەی لە سێدارەدان لە عێراق پرۆسەیەکە پراکتیزە کرێ بێگومان هەم لەلایەنەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە جیهانەوە ئەمە ئیدانا کرێ داوا کرێت کە ئەم پرۆسەیە هەڵبواشێنرێتەوە بێگومان لەلایەن هەندێک لە لایەنەکانی عێراقەوە تاکی لە سەرەکەن دەبێت ئەم پرۆسەیە درێژە بێ پرۆسەیە لە سێدارەدان ئەمڕۆژ کە بڕیاری لە سێدارەدان بۆ تارق هاشمی دەرچووە وەکو سەرکوماری عێراق لەسەر چەند پرسێک بە وەکو عەبدولسا بەیڕەقدار وتەبێژی فەرمیان جومانی باڵای دادوەری لە عێراق ڕادەگەیەنێت کە دادوەر بڕیارشی داوە بە دەست بەسەرداگرتنی ماڵ و مولکی هاشمی بەڕێوەبەری ئۆفیسەکەی و دەستگیرکردنیان دوای ئەو کەسانەیە کرد کە مافی تایبەتیان لە دووسێکە سەردانی دەستگا مەدەنیەکان بکەن بێگومە لە لایەکتریشەوە جەمال گەیلانی وتەبێژی ڕسمی تارق هاشمی ڕای گەاندووە کە دەرچوونی بڕیاری لە سێدارەدانی تارق هاشمی بڕیارێکی سیاسیە نەک یاسایی هەروەها ئاڵێتی مێپارێزەرانی بەرگری لە هاشمی تانەی خۆیان سەبارەت بە بڕیارەکە پێشکەش دەکەن بێگومان لەلایەن لیستی عێراقیەوە لەلایەن زۆر چاودێرەکانی دیکەوە ئەمە بە بڕیارێکی سیاسی دانرێ بێگومان لایەنی تریش ئەمە بە بڕیارێکی یاسایی دانرێ لەبەرەوە گڕۆڤ و ئەدلە لە بەردەستەیە کە تارق هاشمی دەستەیە بەڵێ ئێستاش محمود لە شاری سلێمانیەوە کاک محمود فەرموو فاتمە خان فەرموو فاتمە خان لە شاری سلێمانیەوە زۆر سپاس دەکەم کاگاکارم کاتەوە گشت کاتێکی تۆ هەموو کاتێکی کارمەندان شادێن کاکاشم بەنسبەت لە سێدارەدانی تارق هاشمیەوە کێشەیەکی گەورە دروستەکا بۆ هەموو عێراق لە سێدارەدانی تاقە کەسێک ئایا کێشەکانی عێراق حەل بێ نەخێر حەل نابێ عێراق خۆی مەجالی یا سەردانی تورکیا بکە سەردانی هەموو شوێنەکان بکە و دەربازیشی کردو ئەنجا ئێستش بە سیاسەتێکی نازانم بڵێم چی ڕووم نایە بڵێم ئەمری لە سێدارەدانی بۆ دەرئەچێ ئایا ئەمە تەقینەوەکانی عێراق زیاتر ئەبێ یان کەمترە بێ نەخێر زیاتر ئەبێ لێرە سەیری کێ بەرپرسە لێرە ئەم تەقینەوانی ئەمڕۆ دروست بۆ لە حەویجە و لە کەرکووک و لە کوێ بەدەیان هاوڵاتیانی هەژاری تیا ئەچێ بەدەیان خەڵکی تیا ڕۆی کێ بەرپرسە لەمە ئەمە ئەگەر ڕازەکە حکوومەتی هەرێمی کوردستانیا عێراق ڕازەکە بێدەنگ ئەیگرم سەر نگومی ئەەکەمە بۆ ئەوەی
دەستە و دایرێ پێکەونە نێو کێشە عالم دروست دەکات کێشەیەکی دروست کردو بۆ ئەم عالەمە عێراق کەوتوتە یعنی عێراق کەوتوتە گێژاوێکەوە نازانێت چی بکات بڕیاری لەسەر دارداری تاکە کەسێک کێشەی عێراق حەل نابێ بەمە لێرە زۆر سپاس و ڕێزم هەیە دارم حکوومەتی عێراق بیل لە هەموو شتێ بکاتەوە ئەنجا ئەمری ئیدام دەچێت باڵێ سپاس سەمیر لە کەڵەکچی کاک سەمیر فەرموو السلام عليكم. عليكم السلام باشی بەڕێزم زۆر سپاس سڵاو ڕێزم هەیە بەم کارمەندانی ئارتی بە تایبەتی جەنابەت زۆر سپاس یەک گلەی وەرە لە تەوەری بەرنامە ئێوەش دانیە بەس گلەیەکمان نەبوو پێمان خۆشە لە کەناڵی ئێوە ئینشەڵا دێبەجێ بکرێ فەرموو کەناڵی ئێوە کەناڵێکی پێشکەوتووە حەزمان لێ کاتەکانی بانجی دیاربی کامل موافقەتە بەس کاتەکانی بانجی دیارنیە ئەو کاتەکان دیارکە کاکە خەڵک هەموو بەخۆ جمهوری ئێوە لە لایمە تگەشتی خەڵک بە قورئان تەخیرسەوە تازە لە پێش دوکانم گوتم بەس ئەوەندە پێ ئەو کەناڵی بکە پێی برێ گوتم کاکە من ڕاستە پێی دەرێن کەناڵێکی پێشکەوتوو لە ئێغباران لە هەموو لە ڕووی ئەخلاقی لە هەموو شتێکی کەناڵی فەقیر و هەژارانە حەز دەکەن ئەو کاتەشتان دیاربی کاتەکانی بانک ڕێزسڵاوشم هەیە بەڕێبەری کەناڵی NRT بەڵێ کاک سەمیر سەرنجی تۆ لە بەرچاوگین زۆر سپاس بۆ بەڕێستان نێمەش پێمان باشە کەناڵی هەموو خەڵک بین سەردار لە کێلارەوە کاک سەردار فەرموو ئەم کاتت باش هەموو کاتێکت بەڕێزە ئەمە باسی هاشمی ئێمە بینەتە قوربانی سیاسەتی سەرکردەکان ئێمە میلەتی کوردستان هیچ شتێک نییە لەسەر ئەمە سەرکردەکان سیاست بە میلەتەوەکەن ئەینا هیچ شتێکی تر نییە ئێمە بیرت مزارەکەی سلێمانی کە کرا ئێمە جێشیان هاورد نوری مالکی جێشی هاورد بەرەو خانەقین بەرەو جەلەولا بۆچی بۆ ئەوەی ئێمە بۆ ئەوە بوو کە ئێمە ئێمە مەخزووری جێشەکەی نوری مالکی بین چونکم دەستکیسەی سەرکردەکانی خۆمان و نوری مالکی ئەو جێشەی هێنا دوای ئەوەش کە هیچ شتێکی ڕووی نەدا هەموو کێشەکانیش بڕایە و ئەوە ئیتر مزارەکەی پێفچوو دیتر هیچ شتێکی تر نییە ئەمە هاشمیە دەردار ئەمە ناچی ئەمانە نییە هاشمی نادرێن لە سێدارە ئێمە بین بە سیاسەتی ئەوان وتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت خورشید لە زاخوت گەلمێ بەرەکای خورشید درەچەوەنی بۆچی ئەس باشم گەلێک سپاس کەرەمکە هەر ساڵی برا گەلێک مەمنون برا بەخیاڕەمە سەر مدیر پێشمەرگە گەلە تەعبێت بدنە خۆشی بکوشتنی ئەو منتەقەی نەخۆشە زمۆر وەجیبی خۆت گرن ئەرە بۆچی بەتە دەگەڕێت چ بەحثی موتی پێشمەرگەی مینە زیاد ببتن ئەی چ بەحثی پێشمەرگەی چ جواب موتی پێشمەرگەی زێرە بتن مەبەستە حتا نوکە موچە وەرنەگرت کە ئەن موچەیەکی مەچێ وەرگرتیە بەس موتی پێشمەرگەی یەکێ شەهۆڕاقی یعنی گەنجیە باسی موتی ملیۆنەکە كلينا بس ما قبل قبل يعني موتي قوم بين صابة صابة بوتي أم جوج شهر موتي مزيدا نوكين بالك هاك خورشید تیویدارین سرنجاتا بو برپرسین پیشمرگان گشت و گلو روش بوایا سپاس پیوندیاتا بختیار لکرکوکوا کاک بختیار فرمو ام كاتت بالبرير هم كاتكت براسي يعني ام اخينواني كالعراق وجواب براسي يوادارم بركستاني كردي هم بركستاني عراق يعني براسي تريد لشارك ممكنوا هرز بريالي درس هرز بريالي لسرهاش دبون منا بريالي سداري طارق هاشمي براسي بعضي خلي كرب خيجامون منا ام روزن ديريك تقينا وبراسي خلق يعني زنبي سياسي يعني كاك بختيار ببرا بحكم ولا كركوك وقساكي دواي درچوني برياري لسداراداني طارق الهاشمي روشي كركوك او ناوچانه ديال او تكريت او نيك زور عربي سنت يعني اشتجين روشي اوي ام روچونه براسي روشي كركوك زور خرافه يعني براسي خلقي يعني براسي ناتواني لمالي خوي درتي يعني براسي روشن دربا بس قوت والله ما نبدا سبودني يعني براسي بعضي خلقي كركوك جاي وادارم مسؤولين يعني فكره لا شاري كركوك كانوا يوادارم بالله ماشي يوادارين براسي خلق شيء يعني بشي دعم ازري لنا تقييمه كان دي كوشنيان حشتي براسي يعني يوادارم فكره كركوك كانوا براسي بەڵێ کاکێ بەختیاری وادارین سەرنجی تۆ بۆ بەرپرسان یا و شارە گەشتە بێ ڕەوشەکە بۆیە بێگومان ئەمڕۆ تەقینەوە هەبووە لە کێرکوک و زۆر ناوچێتە خەرگێکی زۆریش بوو بە قوربانی مام قادر لە شارێ و لێرەوە مام قادر فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێز ئەمەیان دەرێم لە کاتی خۆی تارق هاشمی جێگیری سەرۆک کۆمار کە مام جەلالە مام جەلال لە سلێمانی بوو تارق هاشمی بە تارێ عێراقی
ناردرا سلێمانی ئەگەر کابرا متهم بوو لۆ نایان دەجێراوە بەڕێئی من ئەو ئیجراعاتەی ئێستا کرایە تادیدە لۆ هەموو سنەی عێراق بە کورد و عەرەب و تورکمانیەوە و تادیدی سا بۆ جەماعەتی معارەزە العراق وتهديدا بو كرد بتايبتي بو اوي بتوانا روزا روزان ستاتي وابكن تاغربي بكاربيني او كابرا سنو كوماري عراق رئيس وزراء العراق عفوا او زنيرة دا عمان دريم او اجراءاتك زيادة المشاكل دروز دكا هلا كفات مخاطا زباقي كل سليماني دس خوشية دكم براستي او اشتكي بازنيو اگر متهم بكا كنو يزنيان دالو سليماني بي دوای جێگری سەرۆکۆ ماکوونە تانی جێگرەکەی خۆی براتە حکومەتی عێراقی ئەدامی بکە ئەوە محاڵە کورد ئەوەی ناکات مستحیلە لەبەر ئەوەی عەسائیری یعنی جائز نییە بڕۆ سەر دەرامێ مەکوژە بڕۆ بنخیوەتە چی عەرەبان لە بادیەی دەرێ ئەنتە مەزلۆ لە ئەسلام خاوە مالێک و شغلێک ماشی بەسە لۆ ئێمە وانە بین بەڵێ مام قادر بله سپاس احمد اللي باجار دوكي كاك احمد كرم كه بله كاك احمد دنگي تلفزيون خو كيم كي وكرم كه بله ماجي كاك كرم كه السلام عليكم عليكم السلام كاك اوت تلفون كاك احمد ما قلت اگر زحمه نبي دنگي تلفزيون خو كيم كي او تلفون هديش قصايا كاك احمد هر جوابك دقيقة ديجي محاشر زيادة لكن ديجي طولة فلانة كاك لازم قيادة كردا بيتا ايه جيشك وموحد شيك جيشك وقوات شيك برايني رينخاره كاك احمد ما كان جارة دخاص كير تلفزيون خاي كيم كي اگر تلفزیون خواهی کم که اجبر کو ویره پرزگیره کن تکنیکی دروز بن کش تکنیکی دروز بن دنگتا باش نایدمه تلفزیون خواهی کم که هم خدمت داینتا چت بید بیجه کرم که برزن طبعا هر کسی که پیوندیت کرد اجبر کو في برنامه بخو بونده کوین پیوندی بکن و سرنجاقانیش هم دن اساسا بونده لیم دخوازین هر کسی که پیوندی بکرد دیگه دنگ تلفزیون خواهی کم که اجبر کو ویره کشن تکنیکی در که دنگی باش نایدمه امجی نکارین باش گوداری بکن بجارم دخوازی دیگه هر برزه که پیوندیت کرد بری هنگی دنگ تلفزیون کم که دیگه گلک ممنون بید طالب ل دیشارته که طالب فرم علیکم علیکم السلام که ما پیشمرگی نبتین پیشمرگه نه کی و نگلو دیشارته دینارته تمام بله اذا دعواکارین به برنامه ایوام بله خوش بی ایما ویگاوی نفل پیش گنده مهیا و من لمخمور دوام تکم بله اذا دعواکارین هر کس گریت و منطقه خود زور به خوش حالین بله اذا کشین لو درسته بن لسه او هندی اذا هگر او کشین لو چاره سروی زور باشه ولی که طالب سپاس بو سرنجاته ویدارم سرنجاته بو جین خو گشته به الان لچم علاوه که الان فرمو الو بله ام کارت باش همو کاتێکت بەڕێ دەستخۆشی بەنامەکە لێکم زۆر سپاس بەڕێ بۆ مەسەلەی تەقینەوەکانی کەرکووک ئەمڕۆ بەڕاستی من لە سەد ئەڵێم زۆربەی ئەو تەقینەوانە کە ئەدێت زۆربەی هی لیوات جەمال ئەگرێتەوە چونکە بەنسبەت بەستیارێکەڵی بڕۆ بەولەوە تەلەفۆنەکەی دەرەکات دەڵێ تەلەفۆن بۆ لیوات جەمالەکەم دانێت نێرێ بۆ ئینزیباتیە ئەمە یەکەم دووەم پۆلیس کەمە لە کەرکووکە هزاران شوێن هەیە پۆلیسی کەمەوە ئەوە وەکو شارەکانتر وەکو بەقاو هیل داوە ناکات بڵێ پۆلیسم وەرە لەلایەن چەکەوە لەلایەن سیارەوە لەلایەن هەموو شتێکەوە پۆلیس زۆر مەغدورە مەدەنیەت پێ مۆبایلەکەی دەرەکات فڵان پۆلیسەکات دەشورەوە هەفتەیە لیوات جەمال بەس لەبەرەوەی پێ دوو سیارەکە لێ لە ڕامەگرا ئەمە یەکەم شتی ئەگەر ئەم شتانە وا بێ کەرکووک نەکا ڕۆژی دەتەقینەوە سەد تەقینەوەی تیا بێ بله که کلان سپاس بو سرنجی برستان نیشته تماشاوان نجا پشتی وینا بره لسر تاوری خوام دی بردام بین دیگل من دوباره صلاف جان علی عبدالله لسر توری کمالاتی پیجین آرتی نوسه بربره من عراق براو قیرانی کی گوره اباد
قەرارەکەش ئەوەندە سیاسی ئەوەندە قانونی نییە. هەروەهاش ئەدنان لاواڵێ بڕیارێکی دروستە چونکە ئەویش هیچی کەمتر نییە لە مالکی. هەروەها ڕاستی شاڵێ هاوسەنگی بەڵگەی لاسەنگیە و بە پێچەوانەشەوە ڕاستە. نازانین ئەم بەرگارە هاوسەنگی دەکات یان لاسەنگ، بەڵام خدایەکی مسقالە زەڕی لاوان نابێ. هەروەها دانەر ڕزگار ئەنووسێ بە بڕیارێکی زۆر دروستە پێویستە لە سێدارە بدرێ. هەروەها ئیبراهیم سمەدەش ئەنووسێ من پێم باشە سەرکردە کوردەکان تا داخلی کێشەی تارق الهاشمی نەکەن بە هیچ شێوەیەک با سەرکردە عربەکان خۆیان کێشەی خۆیان چارەسەر بکەن چونکە هەمووان دژمنی کوردن وەکو خۆیڵێ. تەماشەوانی نێجا نەهاژێکی ئەم خزمەتە وەرگرتنە پەیوەندی نەداینە هەکار لە شەقڵاوە. بەلێ کاک هەکار باش باشتر بۆ تۆ باش سپاس دەکەم فەرمو کاکەر بەمزبە تارق هاشمی لە سێدارە ئەدرێ با یەکەم نەفەر نوریمانشی دە سێدارە دەن ئەزانجی تارق هاشمی دە سێدارە بزێ زۆر سپاس و دەستۆشی بەرنامە شولێکم خواردی سپاس. ڕۆبار لە ماسیف ئاڤینگەها پیرمە ماسبوارم. کاک ڕۆبار کاتت باشن کاکە کار ببورە ڕۆبار خان ببورە زۆر سپاس. لە هاوی ناواری پیرمامانە؟ بەڵێ دەستخۆشی بەرنامەکەتان لە دەکەم. من سپاس دەکەم فەرموو. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەتان بەڵێ بەڵێ من دەڵێم ئەو حارەبانە گەلێک زولم و زۆرداریان لەمەی ملەتی کورد کردووە هەر ئێستا حارەبانە چنوە کوچیان خرا کردووە بەڵێ هەر حارەبە بڕواتن لۆ کورد قازانجە هیوادارم لە سێداری بدەن نەک هاشمی نوری ماریجی تا لە سێدارە بدەن. هەر ئەوەندەم هەیە بەڵێ ڕۆبار خان سپاس پەیوەندیکەت. زەنگین لە شاری سلێمانی. بەڵێ ئەلۆ بەڵێ کاکە پیرەزایی بەرنامەکەی لە یەکەم سپاس دەکەم بەرنامە ئێوە لە خزمەتدان فەرموو. برای گوت کاکە بەنسبەت لە سێدارەدانی تارق هاشمی بەڵێ تارق هاشمی لە سێدارەدانی تارق هاشمی مەسەلە سونەیە هیچ شتێنە نە ئیرهابی نە خۆزگە جەنابی سەرۆک ئەو پێشوازیی کە لێ ئەکرد هەر لە هەولێر بمایەت و هەر لە مەسیح وایە و هەدامانە بۆران بەر شیعە بۆی بمانێ شیعە 100 ساڵە شیوای بە خۆی نەبینیە تاگەیەتە ئەم ڕۆژە ئەم ڕۆژەی بەدەستوێ یەکەیە کە ئێوە لە تارق هاشمی دەچی پێکرۆ ئێوە هەموو سونەکان تیا بەرێت ئەجا یەک گلەیشمەیە زۆر کەسێ تەلەفۆنەکە گوێن بە سەرکردەکانەدا سەرکردەکان لە چلەکانەوە خەریکن لە پەنجاکانەوە خەریکن ئێمەی موارد 90 و موارد 80 گوناح گوێن بۆ سەرکردانە بین نازانی شۆڕە چییە چیچی ئەوان بەبارەتایی ئێمە بەس پێڵایان دڕیوە بەڵێ کاکی زەنگین ئەوانەی زۆر 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 بەدەگمەن زۆرانی لە پەنجەی دەستیش بڕواناکەم دەربازم حتا بگەنە پەنجە دەست ئەو کەسانەی کە جوێنەدەن هیچ کەسێک بێگومان ڕەخ نەشەیە بەڵام مەوەنی تر هەتا ڕێگەش پێ نادرێت کە لە مینبەرای هیچ کەسی جوێن بە هیچ نەک سەرکردەی بە هیچ تاکێکیش بدا. سوپاس بۆ سەرنجی بەڕێزت. هەڤاڵ لە شاری هەولێرەوە. بەڵێ باچی بەڕێزم سەرچاوم کاکەوە بە ئەخۆزەنزت تۆرەکەوە بەڵێ باز لە تارق هاشمی دەکات تارق هاشمی کەسێکی سونەیە و مەسەلەکە سیاسیە خۆی ئەگەر بێت چیرۆر بیسن چیرۆر نییە ئەو مەسەلە مەسەلەیەکی سیاسیە لێرەوە دەست بکاتن یەکەیەکە هودە و دەتاوکی کۆنترۆلی بکاتن بیکاتە شیعە هەمووی لەژێر سوڵتەی شیعەداری بن کەسی شیعەش دارێنەوان کێچ لێ کوشتی وانە فەرقی سنەوش کورد و ئەو شتانە نییە کە چیت ئەگەر شیعە نەبوویەک ناخواتن لە دایرەکەی کە تەوقێت لێ ناکەن لە جنوب. بەڵێ بەڵام ئەو ئەڵێن ئەدیلەمان هەیە پاسەوانەکانی خۆی دامپێدان کردووە کە ئەوان دەستیان هەیە لە کاری کوشتن و کۆمەڵی کاری تر ئەوان ئەڵێن ئەدیلە ئەدیلە بۆ ڕایگشتی بەڵاویان کردوتە تۆ بامە چی ئەڵێ؟ أقول أزيل السياح من صبيان الذين بلاي ذاك مولا ثانية تو بلايش ذاك مولا استشاء سيء تو بتوي تشتري شو أو كذا بيشتري شيء دروس كذا. بله. تو بتوي تشتري شيء كذا بيشتري شيء دروس كذا يقربانية شيء ولا كنا شلون بيدي. يعني بيتو أيام دروس كراوة. بله. بيتو أيام دروس كراوة. بله أما دروس كراوة سيناريو شدار رجاو إيش يبغى كراوة بيشتري غير ثانية. ذلك كمان سباس. بس درسوا أمري عدم درسهم تو أجر راز ذكي بعدين دعوي بلاني ذكاتن بلام دعواتني من بلاني يا يعني سردا نوري ماريش يعني سردا سمية سردا كلها فرقنا كاتن بلام همو دكتور كاريجري سياسي. بله کاک هەڤاڵ بەڵێ سپاس بۆ پەیوەندی بەڕێستان باوکی ئالان لە شاری سلێمانی باوکی ئاڵا فەرموو.
بەڵە سڵاو لێ بێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس وڵا ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە دووشتە ئەویش هیچکیانەوەیە کەسێک هاوڵاتی ئەم وڵاتە بێەوە لە جێگەی سەر کۆمار بێ کەسێک بێ بڵێ من مسلمانیشم ئەگەر من حکمەوەی نایم بڵم دەستی لەو تەقینەوە هەیە بەڵام کەسێک ئەگەر دەستی لەو تەقینەوە هەبێ ئابە بەو پلەپایە بەڕاستی بنەڵم 1000 جار ئیعدامی پیرۆز بێ بەڵام کەسێک خۆی موجودی نەبێت عنی بەڕاستی ترسەکان لێرایە هەموو هاوڵاتێکی ئەم وڵاتە الترسەکە ئالێرایە کە لەم وڵاتی ئێمە یاسانیە یعنی کەسێک خۆی حزوری نەبێ چۆن ئەمری یاعدامکردن یا کوشتن یا ئەم شتانەی بەسەر ئاسەپێنرێ بەڕاستی ئەمە شتێکی زەر سەرسوڕهێنەرە بەڕاستی بەڵام من قەناعەتی خۆم وایە نەک دەوڵەتی شیعە ئیستا حاڵن دەوڵەتی کوردی ئێمەش هەمان عقلێتیە هەموو سەرکردەکان لە عێراقا بە کورد و بە شیعە و بە سونە هەمان عقلیانەیە بەڕاستی خەتەرەکە ئالێرایە چونکە لە کوردستانی ئەمەشەی بینەوەتە دادگای ئەوانەی هەولێر باوەڕێەوە دادگای سلێمانی سێمانی دادگای باوەڕی بە دادگای هەولێر نییە بەڕاستی ئەمە زۆر کێشێکی خەتەرە بۆ ئەم میلەتە بەڕاستی زۆر جێی مەترسیە بەڕاستی زۆر جێی مەترسیە دەستخۆشی لێکم سپاس هیوا لە هەولێرەوە کاکیوە فەرموو ئەو کاتە باش هەموو کاتێکت ڕێز سڵاو خۆشەویستی بۆ بەرنامەکە هیوادارم بەردەوام بن باڵێ کاکیوە زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو بەداخەوە هیوادارین دووبارە کاکیوە پەیوەندی بکاتەوە سەرنجی خۆی تەواوکە محەممەد لە وڵاتی سوید بەڵێ کاکی محەممەد هەلو مەرحەبا سەرچاوم باشی برا زۆر کاکە دەست خۆش بێ بۆ تەوەرە و تەوەرەیەکە تەوەرەیەکی باشەکە وروژانتە من لەبارەی ئەوەی کە هێنیان هێنا بۆ کوردستان تارەخاشمیان هێناوە بۆ کوردستان هەڵەیەکی تاریخیە کە کورد کردوێتی سەرۆکی هەرێم کردوێتی لەبەر ئەوە هیچ قازانجێکی بۆ کورتیان نەبووە من پێم وایە سەرۆکی هەرێم بڕێک ناومێت بووە لە شتەکان پەلامار بۆ هەموو شتێکە باکە لە بەرژەوەندی خۆی بگەڕێتەوە بەڵام لە زەرەری خۆی گەڕاوەتەوە ئەوە شتێکی باش نییە بۆ کات سەرتی پیش وڵامێکم هەیە کە لێەوە ئەو دیفاع لە ترۆریسێکەکە ئەو کابراایەکی تیرۆریست ئەوڵێ حەقی خۆیەتی کە تیرۆریست بووە جا ئەگەر کابراایەک دیفاع لە تیرۆریست کە حەقی خۆی چی بووە تیرۆریست بێ بابێت بە شۆڕژگێڕی بە قسە بە ڕاوێژ جوابی ئەوانەی ترباتەوە یا بە قووەتێکی ئاشکرا بەڵام بە شێوەیەکی تیرۆریستەوە هەڵەیەکە بەسەر کوردە ئاشکێتەوە ئەو بە ناوی محامی و ئەو شتان و قسەکە ئەوە یعنی هەڵەیەکی گەورەیە بۆ کوردی دروستەکەن پێم وایە کاک مەسعودیش هەنێ بەڕێز کاک مەسعود هەنێ ناومێد بووە لە شتەکان جارێکە چێ پەیوەندی بە مزایدینەوە کا بۆ حیزب کۆلە و جارێکە چێ پەیوەندی بە تورکیاوە کا جارێک چێ پەلامار بۆ وڵاتی عەرەبی و سعودی و فلان و فیسارەباد ئەمە ناومێدێکی بە کاک مەسعودە دیارە بەڕاستی سەرۆکی هەرێمی شەبێ تۆزێ منکە تۆزێ بەخۆی ئاچێتەوە گوێ لە میلەتەکەی خۆی بگرێ گوێ لە خەڵکەکەی خۆی بگرێ ڕخنەی خەڵکەکەی خۆی قبول بکە خەڵک باش بێ خۆ خەڵک ڕقی لەو نییە برا بەڵێ محەممەد لە وڵاتی سویدەوە سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش کومار لە خانەقین بەڵێ کومار لە خانەقینەوە فەرموو بەداخەوە دیارە پەیوەندێکی پچرا هێژان تاوەرێمە بێگومان کومارەگە لەسەر هێلما بێ بەڵێ کاگێ بێم کاتە باش هەموو کاتێکت کاک کومار فەرموو زۆر سپاس کاگێکی وڵی من پێشنیارێکمێ پێش پێشنیارەکەم خۆشە داخل بەرنامەکە لەسەر مۆزوع قسە بکەم بەڵێ بەڵێ کاگێبی تۆ هەست ناکەی بەڕاستی ئەمەی کورد لە کاتێک ئەگەر حکوومەتی شیعی لە بەغا دەسەڵات بگرێتە دەست و لەسەر هەندێک بەرژەوەندی بچووک لەگەڵ ئێمە باش بێ ئەوەی تر ئێمە لەگەڵ یا هاوکۆکین ئەگەر بێت و دەست کاربەدەستێکی سنی لە بەغا تۆزێک نەرمی لەگەڵ ئێمە بنی ئەڵێ کاکە سنی باشە ینی پێ باش نییە کوردێرا دووپاخی هەڵبژاردۆ لە بین شیعە و سوننا ئەمە بەڕاستی بە قەناعەتی من کاگێبی ئەمە زەرێکی زۆر گەورەی لە یەکەن ئێمە خۆمان تۆش ئەزانی هەمومان ئەزانین کە ئێستا بتوێنێتوێ شیعی حکوومەتی شیعە لە عێراقا باڵەدەستە ینی بەڕاستی ئەمە بێ بتوانین تعامل لەگەڵ حکوومەتی شیعە بکەین تا لەگەڵ حکوومەتی سوننا بەڕای من باشترە کاک هێوی داوا لە جەنات دەکەم چجار پێشنیارم کردووە داوا دەکەم بەرنامەیەک لەسەر بار و گوزارانی کوردانی ڕۆژهەڵات کێ بەڕاستی ئەوە ژیانیان زۆر ناخۆشە ئێستا
توجی زۆر ڕوبەڕویان بۆ تۆ داوا لە جەلات دەکەم چجای داوام کردو کە بەرنامەیەک لەسەر ژیان و گوزرانی کوردای ڕۆژهەڵات بێ زۆر سپاس سپاس کۆمەڵە خانەقینیان سەرنجی تۆ لە بەرچاوای گرین بەکر لە ڕانیە کاک بەکر فەرموو کاک بەکر دیارە بەکە لە سەرێل نەماوە سرۆشت ئەسمەر ئەڵێ بەڕای من لەم کاتەدا زۆر ئەو بڕیارە دروست نییە چونکە عێراق ڕۆلە ناخۆشیێکی زیاترەکە لە ڕووی کوشتن و تەقینەوە ئایا ئەو هەموو تیرۆرەسە دەستگیر دەکەین دواتر ئازاد دەکرێن ئەی بۆ ئەو بە سزای لە سێدارەدان لەسەردا ناسەپێنرێ هەروە شکری دۆسکی دنویسە باشە خراپنینە ئەو ئاریشە مالکی ئۆ هاشمیە بدیت نامن کورد بلا مای تێکردنە دەکێشەواندا نەکەن چونکە ئەمی سەرکردن عربان مەسلحەت چینە دیگەل کوردان بەری تەماشەوان نیجا کریزە تارق الهاشمی کریزێکە لە داویە ساڵا ڕابۆری 2011 لە عێراقی یەکیش کریزێن گەلێکی دیارە دەستپێکردیە یان هاژی چەندین جاران دادگە ڕۆنشتنیان دادگەهەی بێی بەرهەبووناوی بڕێڤە چویە ئیرۆژی دادگەها بڵندا تاوانان لە عێراقی بڕیاردا کۆ سزایە بدارڤەکردنێ بەسەر تارق الهاشمی بێتە سەپاندن شیمال لە باژارە دووکێ بەلەکە شیمال الو دم باش کو چطور باشتر بوده سپاس شما باشین زور سپاس که شما کرم که ام پشتوان سروری و سوینر لهر جایی که هبیتن و اگر یاساد ویک کشا هاشمی دا سرور بیتن راستی ام دست خوشی لیاساد کن لی اول دفنه جه گمان افریقا العراق یاساد سرور مینه کسی که یکو دام دزگه ها همیاب دیف بوچون و دیف هزروبیر و برجوانده خود برگردد که از کشا بدون من کشا که سیاسی بود یا هیچ پیوندی که یا سایوه نبود برادره که بحث جناب سریکی که رو و که خلاصیک دازمانین از دجی بوچون نبراستی چون که حریم کردستان و سروی بارزانین هر دم که پناهگاه بودن و چسان ظلم لیکری و با معارضه دیکتاتوریت العراق درگاه کردن هر دم وکری بود همبر هر کسی که ظلم بگیرد کرنیان بریاره که نعادلانه سر بگیرد چسباندن و بدید نامجی او بریاره جانب سری که بو بحواندن طارق هاشمی گل جانب سری کماری کن کردستان بو محاکمه جای کردستان السر است نیک دولتی گلک بحث کربون مونه ترکیه که هیچ دمکی آمودن ابو ناو کردستان شبینی ابرکت پیاندی توید گلک آستیل باش دانه هیوی دارم که سیاست سرور بیت عراق و پیدا چونه که وی بریاره بیتا کرن اگر راست دست به کار تروریستی ده هدیتن بگه هیتا موقع خوزه بله که شما ایویدارم هر کس بگه هیتا موقع خوزه سپاس هیواله هلا بچاوه که کیوا فرمو کاکاوکارم کاته باش همو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەی لێگەم سپاس دەکەم فەرموو بەڵێ وەڵی کاکاوکار بە قەنەعەتی من ئەمەی بەڕێز تارق هاشمی سیناریۆیەکە زۆر ڕوون و ئاشکرایە بەڕای تۆ چۆنە یعنی ئەو پیاوە لە ئاسی مەسئولیەتێکی ئاوایە کە بەڕێز مامزێرا لێرە نەبووە ئەو سەرپەرشتی عێراقی دەکرد قەت لەو قەنەعەتیانی ئەو پیاوە خیانەتی وا لە وڵاتی خۆی بکە و سیناریۆیشە ئەکبەر سیناریۆیە وە سەرک بەرزانیش کە داڵدەی داوە تەمان ئەوان یەکتری دەناسن ئەو مالیکیە ناسێ چی لەبارەیادی چۆن سیناریۆیان بۆ دروست کردووە ئەوە لایەنەکانی تری پشتگیری بەرزانیان کدا بۆی کێشەی بەڕێز هاشمیان حەڵ کدا زۆر عیبەیسە لە وڵاتێکی دراوسێژی کە خەڵکی ئەم وڵاتەیە بەڵێ ئەحمەد حتا سەرنجخان سیناریۆ بەرزانی شتێکی کردووە تاریخی بووە کە پشتگیری لەو بەڕێزە کردووە لەبەرەوەی ئەو پیاوە ئیشی وا ناکەم من ئەگەر من دەستم لەو ئیشا بێ ئەو نیەتی نیسە من بەرن ئالێرەوە بمخەنە ژێر تەعزیب ناچارم بڵێم هەموو شتێکم کردووە لەبەرەوەی تەحامل ناکەم کاکاوکار ئەو حیمانەشی بە زەبری تەعزیب و ئەشکەندەی زۆریان داون هەتا ئەو سیناریۆیان پێ دروست کردووە بەڵێ کاکیوا سپاس بۆ سەرنجی بەڕێستانیش ئەحمەد لە کەلارەوە کاک ئەحمەد فەرموو ئەم کاتان باش هەموو کاتێکت دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم سپاس وەڵی بەڕێزم من ئەمە هەنێ ڕوونکردنەوە بەسەر گرتنی تارق هاشمی و چۆنیەتی گرتنەکەی نەیان گرتووە تارق هاشمی ئێستا لە وڵاتی تورکیا ئەو دۆسیانی کە بۆ دروستکراوە بە حساب کۆمەڵێکی پاسەوانەکانی گرتوون من ئەندامێکی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە پەرلەمانی عێراق و لە لیژنەی یاساییش بە منی ودوتی کاتی ئێمە چوین بۆ لای پاسەوانەکانی
تارق هاشمی بۆ ئەوەی بزانین کە وەزعیان چۆنە تطبیقاتی مافی مرۆڤ چۆنە وتی بڕوات هەبێ کە چوینە ژوورۆ بۆ ئەوەی کە بچین بۆ لایە وتی ڕویان بە دیوارەکەەوە بوو وتی کە بانگیانمان کرد وتمان بەرکەنە ئەم دیوە ئێمە هاتین پری لە ئێوە ئەکەین لە ئێوە کەوتی ئەوە نەترسا بوون نەیان وێرا بەرکەنە لای ئێمەوە ئەمە و ئەگەر تارق هاشمی کابرایەک بێ دەستی لە تیرۆرکردنا هەبێ من ئەپرسم بۆ بەرپرسانی کورد داڵدەی تیرۆریستە ئێمە ئەزانی بەپێی هەموو یاسایەکانی جیهان بەپێی هەموو ستاندەرە یاسایەکانی جیهان ئەوەی داڵدەی تیرۆریست بە تیرۆریستە خۆی کێوە ئەگرێت تیرۆریستۆ ئەنجا هەموو خاڵێکی فشاری کورد بەدەستی شیعەوەیە کەواتە کای حەمەد پێت وایە کە ئەم کابرایە کوردیش گومانی لەوە بۆ کە ئەوە معادلانەی حکوومەتی عێراق و دەستگای فەرمیەکانی حکوومەتی عێراقی ئێلان بەڵاوکردنەوە لەسەر هاشمی گومانیان هەیە لەسەرەوە ئەزایی چۆنە ئێمە ئەمە جێ گومان بێ یا جێ گومان نەبێ ئێمە ئەگەری بۆ ئەوە دانین کە ئەگەرێکیان ڕاست بێ و ئەگەرێکیان هەڵە بێ لە ئەگەری ئەگەر ڕاست بوو ئێمە تێوە ئەگلین ئەگەر هەڵە بوو هەر تێوە ئەگلین کاکە ئەمان شیعە زیاتر لە 100 خاڵی هاوە دەست و کاتی فشارە بودجەیە نەوتە چییە ئەم خاڵانەی هاوە دەست و بەیانی بەس بودجە بوو لە هەرێمی کوردستانە قەیرانی دارایی ڕۆدا بەڵێ کاک ئەحمەد سوپاس بۆ سەرنجی بەرزتانیش زۆر سوپاس ئەڤین لە شاری ئەو لێرەوە بەڵێ باشی برادەڕێز زۆر سوپاس دەستخۆشی بوو تاوەریتە زۆر سوپاس فەرموو ڕاستی کاکە کار سەبارەت بە سێدارەدانە تارق هاشمی لە عێراقی من خۆ بکارێکی نەعادیلانە دەزانم چونکو یاسا سەروەرە و دادگایە وەکیریە بۆ هەموو کارێکی جە تیرور بی چه هەر کارێکی دیکن بلا بچتە بەر دەرکی دادگا و یاسایە هەکو عێراق ببێژیت ئەم یاسای بکارتینی سەروەرانە بلا تارق هاشمی بچتە بەر دەرگی یاسا و دادگای ئێجا چی حەق بی چی نەحەق بیکن سەبارەت بە هەواڵێت پەیوەندی ژیدکەن بێژنێ تارق هاشمی دێتە هەرێما کوردستانی سەر بارزانی دەرکی وەکیلی سەر بارزانی بۆ هەموو کەسێکی دەرکی وەدکەتن و چکو نەحەقی قبول ناکەتن جێگیری سەر کۆماریە و سەر کۆمار هەکو تارق هاشمی بۆ نمونە تیرۆر بی سەر کۆمار خۆ قبول نەکرد کاری تیروری کار بینیتن بەس ئەڤڕوو کە ئەو تەقینەوەی لە باشووری کوردستانی ڕوود دەکەن یان کەرکووکا دڵێ کوردستانی بۆچی ئەم نابێژین ئەو کیە ئەف تەقینانەوە ڕوود دەکەن ئەوە هەمە بۆ کێ گەڕێتەوە بۆ نووری ماڵکی ئەم کورد بەڵێ سپاس بۆ پەیوەندیاتەژی فەرمان لە کەرکووکەوە کاک فەرمان تەبەن کاتمان زۆر کەمەوە دۆ پەیوەندیەکە بە کورتی کاتە باش هەموو کاتێکت بەڕێزی من بۆ مێژۆڵێم بۆ تاریخ هەڵێم من لە ئەمە زانیارشمە بێ بەگەڵ کابراایە بەتاکی بۆ خۆیاگەم و کابرا تریز نییە دەستی لە تریز نییە ئەگەر دەستی لە تریزتە بۆ کابراایە ناە بۆ کوردستان جنابی کاک مەسعود پاڵپشتیبی لێ ناکرد بەس بۆیە دەرسی کرد لەبەرەوەی فشارە زۆر لەسەری بوو ئەوەن تاڵیدا داڵێ ئەو زەلامە دەرناکرد لە کوردستانە گەڕوانە باە برا گەورەکەمەوە بە ئاخر دەخە ئەوە مالیکیە من نەتوانم بە مالیکی بڵێم خۆی تروریستە لەبەرەی مالیکی هەموو چیزی لێشێتە لەبەرەوەی کابراایەکە پیا وێرانە ئەوە بانیش دوبانیش جەنابی سەرۆک چەند وتی ئەو جزبە دەستێکە ئەوە باین دەستێکە لە کەرگوون بزانم ئەو بەڕێزانە وایە ئەو تشگیری مالیکیانە کردستان چۆن بەڵێ کاک فەرمان زۆر سپاس کاتێکی خۆش ببوورە کاتمان زۆر کەمەوە ڕەمەزان زێباری دەنویسە من پێ باشە سەرکردن کوردان تەداخڵا پرزگیرێکا تارق هاشمی نەکەناروە سۆڵتان بەختیاری شاڵەیە کێشەی تارق هاشمی کێشەی تیرۆر نیە تەنها کێشەیەکە بینی مالکی واشمیە تەماشەوانە نێژاد نەبەویتەوە ڕێژی دەبوو چون سەرنجێن گەلێک جودا بوون لەسەر پرسا تارق هاشمی بێگومان کە ریزێکە هەیەنها لە عێراقی بزەقی ڕنگ بەدەدا و دنها پێداژی گەلە پرزگیرێککردن لە عێراقەنایە بەش دەبیتە یەکێشوان پرزگیرەکان دێپێتر تعقیداتە پرۆسە سیاسی عێراقیکە دێ ئاستەنگەلان بە پرۆسە سیاسی لە عێراقی پێدا بکێتان دەبیتە سەبەبی چارەسەرکردنە گەلێک کێشێندن بێگومان لە ڕۆژێن داهاتی لەسەر عەردی واقع دێ ئەڤە هێتە بەرچاوگرتن هەیە سبەی تەورێکی گەرمترم خزمەتەوە دەبین هەر شاد و بەختەوە بنێ باش